بەڵێ ئەمڕۆ کاتژمێرنەوەی بەیانی ئاگدار کراینەوە بەبوونی حاڵەتێکی گیان لە دەستدان لە سنووری قەزای ڕەواندز لە ناحیە وەرتێ تیای ڕۆڵە لەلایەن بەڕێز بەڕێوەبەری ناحیە وەرتێ ئاگدار کراینەوە دەست بەجێ لەسەر فەرمانی بەڕێز بەڕێوەبەر تیمەکانمان لە بنکەی خانەقا ڕزگارکردن بە سێ تیم بەشداریان کرد لەگەڵ تیمێک لە برانی پۆلیسی ژینگە و دارستانی وەرتێ و تیمێکی تەندروستی بنکەی وەرتێ بەرە شوێنی ڕووداوەکە بەڕێکەتن بەداخەوە کاتێک گەیشتنە شوێنەکە دەرکەوتکەوە هاوڵاتیەک تەمەەن 55 ساڵ دانیشتوی قەزای ناوەندی سۆران کە مەبەستی گژوگیای بەهارە کردنی گژوگیای بارە ڕووی لە ناوچەکە کردبوو بەداخەوە گیانی لەدەستدا بوو لەگەڵ چەند هاوڕەیەک و وەبزام کوڕێکی لەگەڵیدا بوو تیمەکانمان باوکاری برایانی تر تەرمەکەیان گواستەوە بۆ پزیشکی دادی لە سۆران بەبستی وەرگرتنی ڕێکاری پزیشکی و توێکاری پزیشکی دواتر ڕادستکردنەوەی بە کەس و کارەکە هاوڵاتیەکە تەمەنی 55 ساڵ بوو خێزاندار بوو دانیشتووی قەزای ناوەندی سۆران کە ڕچی ئیسقەڵا بوو بە شێوێکی گشتی ئێمە لە وەرزێکداین کە بەهۆی بارینی بەفر و بارانێک لە کۆتاییەکاندا لەوانەیە گژوگیای بەهارێ بە و کۆتایە دەربکەوێتن بۆیە داوا لە هاوڵاتیانەکەین چە ئەوانەی مەبەستی بژێوی ژیان یاخۆ بەهر بۆ خۆشی سەردانی ناوچە شاخاویەکان دەکەن مەبەستی بەدەستێنانی گژوگیای بەهارە پابەندی ڕێنمایەکانی بەرگری شارستانی و هەروەها خۆپارێزی بن بەشێک لە چیاکانی سنوورەکەمان بەهۆی پاشماوەکانی جەنگ لەوانێ من ڕێژکراوە بن مەترسی لە سەرجیانیان دروست بکە